بەناوی خوای بەبەزەوی بەخشندا خۆشحاڵم کە لە هەڵقەی ژمارە 34دا بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر. هێشتا بەڕێزان لە قسەکردنین لەسەر ناوەڕۆکی کتێبی خواناسی ئاین و ئیمان. ڕەنگە ماڵقە بتوانین بە جۆرە لە جۆرەکان باسی بابەتی خواناسی بگەینە پایان بگەینە کۆتایی، دوایی دێنە سەر ئینشاءڵڵا ئەگەر خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین بێنە سەر ئاین و ئیمان، بۆ تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا ئێوەش لەگەڵمانە بەردەوام بن و بۆی کە لە ڕێگای بەرنامەکەوە سوودێک بە ئێوەی خۆشەویست بگە. مامۆستا جان زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاک پێوەنی بەخێر بن. مامۆستا گەر ئەم جارە بچینە سەر یاسای ڕێکوپێکی. پێم خۆشە لە سەرەتا بزانم جەنابەت لەسەر یاسای ڕێکوپێکی چیت هەیە، دەتوێت چی بڵێ یاسای ڕێکوپێکی، چونکە تۆ لە کتێبەکە هێوناوتە بەوەی کە یاسای ڕێکوپێکی دووەمین یاسای ژیری مرۆڤەکە لە ڕێگایەوە پێی بە خوای پەروەردگارە باوە دەبێ بە بنەمای خواناسی. بەڵێ. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى من اللقاء. یاسای ڕێکوپێکی قانون و نظام هەروەکو یاسای هۆکاری کە لە ئاڵلقەی پێشوودا باسمان کرد، ئەو یاسایەکی عەقڵیە. ئەو دوو یاسایە دوو بەڵگەنەویستی عەقڵین، واتە پێویست ناکە بەڵگەیان لەسەر بێنیەوە، یعنی بۆ خۆیان زۆر ڕوونن، البەدیهیات العەقلیە، چونکە ئەوە کە دەبێ هەموو پەیداکراوێک پەیداکەرێکی هەبێ، ئەوە کە دەبێ هەموو ڕێکخراوێک ڕێکخەرێکی هەبێ، سەرەتایەکی عەقڵیە، مەبدەئێکی عەقڵیە، بەڵگەنەویستێکی عەقڵی زۆر ڕۆشنە. ئەو دوو یاسای هەردووکیان کاکە پەیوەند لە یەک ئایەتی خوای پەروەردگاردا باس کراون کە جاری کە شەر ئاماژەمان پێکردووە. کاتێک موسا و هاڕوونی برای سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دەچن بۆ لای فیرعەون، کە فیرعەون هەم لافی پەروەردگارێتی لێداوە هەم لافی پەرستراوێتی لێداوە. لافی پەروەردگارێتی لێداوە پێێتی ئەنا ڕەبوکم الئەعلا، لافی پەرستراوێتیشی لێداوە توێتی ما عەلیمت لەکم من ئیلاه غەیری، توێتی من پەروەردگاری هەر بەرزتانم، جگە لە خۆم بۆ ئێوە پەرستراوێکی دیکەم پێشک نایە. کاتێک موسا و هاڕوون دەچن بۆ لای، دیارە پەیامی موسا و هاڕوون عەلەیهیمە السەڵات وەسەلام زیاتر پەیوەست بۆ بە گەلی بەنو ئیسرائیلەوە. دەڵێن ئەن ئەرسیل مەعەنا بەنی ئیسرائیلە وەلا تُعەذیبهم، بەنی ئیسرائیلمان لەگەڵ بنێرە چیدی کە سۆغرە و بێگاریان پێ مەکە، چیدی نێرینەکانیان مەکە سەر مەبڕە، یا مەیان کە بە کۆیلە مێینەکانیشان مێڵەوە. فیرعەون پرسیارێک ئاڕاستەی موسا و هاڕوون دەکا، فەمەن ڕەبوکوما یا موسا، پەروەردگاری ئێوە گەورە و سەروەری ئێوە چێوە ئەی موسا؟ واتە ئەیدێم هەرم پەروەردگارتان نیم؟ موسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم وەڵامە دەداتەوە، قالە ڕەبونا الەذی ئەعطا كل شەیء خەلقەه ثم هەدا، پەروەردگارمان ئەو زاتەیە بوونی بە هەموو شتێک داوە. ئەوە یاسای هۆکاری، هەموو پەیداکراوەکانی پەیدا کردوون، بوونی بە هەموو شتێک، ئەعطا كل شەیء خەلقەه، بوونی بە هەموو شتێک داوە، هیچ شتێک نییە خاوەنی بوون بێ و خوا پێی نەدابێ. ئەوە یاسای هۆکاری. ثم هەدا، دوای ڕێنماییشی کردووە، واتە ڕێکی خستووە، خستوێتە سەر ڕێ، چۆن بەڕێوە بچێ، هەر لە گەردیلەوە تا کەهکەشان و گەلە کەهکەشانەکان، لە ئاسمانەوە تا زەوی، لە بیندراوە تا نەبیندراوە، هەموو دروستکراوەکان خوا بوونی پێداون و ڕێکێکی خستوون. جا خوا سبحانه وتعالى لە زۆر شوێنی قورئاندا ئەم مەسەلەی ڕێکوپێکی ئیتقان و وردەکاری کە لە دروستکراوەکانیدا هەیە دەیکاتە بەڵگە لەسەر بوونی خۆی. بۆیەنە لە سوورەتی مولکدا دەفەرمێ الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. خوا ئەو زاتەیە حەوت ئاسمانەکانی چین لەسەر یەک هێناونەتی کە تا ئێستا زانست نازانێ حەوت ئاسمانەکان سنووری یەکەمیان تا کوێیە، دووەمیان
تاکو حوتەمیان تا سەزانست بۆی دەرنەکەوتووە بەڵام بە پێی ئەوە کە هەم لە سوورەتی مولکدا هەم لە سوورەتی فوسیلەتدا خوا باسی ئەوە دەکا وەزەیەنە سەماء الدنیا بمەصابیح ئاسمانی نزیک لە ئێوە دنیا مؤنثی ئەدنایە یان نزیک لە ئێوەمان ڕازاندۆتەوە بە چرایان کەواتە هەرچی ئەستێرە و کەهکەشان و گەلە کەهکەشان هەیە هەمووی لە سنووری ئاسمان یەکەمدایە بە پێی ئەو ئاەتانە خوا دەفەرمێ ئاسمانی نزیک لە ئێوەمان بە چرایان ڕازاندۆتەوە بە ئەستێرەکان و بە کەهکەشانەکان بە پێی ئەمە هەمووی لە سنووری ئاسمان یەکەمدایە ئەوەش نازانین سنوورەکەی لەکوێ کۆتایی دێ ئەمجا لە دوای ئەوەوە ئاسمانی دووەم و سێم و تاکو حوتەم جا خوا دەفەرمێ خوا حەوت چینی ئاسمانی لەسەر ئێوە دروست کردوون لەسەروی ئێوە ما ترى في خلق الرحمن من تفاوت لە دروستکراوی خوای خاوەن بەزەیدا ناڕێکی نابینی تەفاوت یعنی اختلاف ناڕێکی بێنەظمی فارجع البصر هل ترى من فطور چاو جار لە دوای جار چاو بجێڕە سەرنج بدە بزان ناڕێکی دەبینی بێجگە لەخوا چێ دەتوانێت شتی وا بفەرمێ کەس دەتوانێت کتێبێک نووسێ بڵێ دەی بێمنەتتان دەکەم بگەڕن هەڵەیەکیدا بینەوە کەس دەتوانێت شتی وا بڵێ کەس دەتوانێت بڵێ من ئەوە شتێکم دروست کردو فەرمو و هەموو دنیا کۆ بێتەوە ڕەخنەیەکی لێ بگن شتی کەس دەتوانێت قسەی وا بکە مەگە تێکشوو بێ ئەگەنە چۆن هەموو شتێک دەگونجە ڕەخنی لێ بگیرێ کەم و کوڕێکی تیدا بەڵام خوا دەفەرمێ فارجع البصر هل ترى من فطور چاور بجێڕە بە گەردووندا بزان ناڕێکی دەبینی ثم ارجع البصر كرتين دوای جار لە دوای جار مەبەست هەردوو جار نییە جار لە دوای جار ورد سەرنج بدە ينقلب إليك البصر خاسئا وهو حسير چاوت بۆلات دێتەوە بە دەرکراوی بۆ بە ماندوێتی واتە هیچ ناڕێکی دەست ناکەوێت تەماشا بکە لە سوورەتی نەملدا دەفەرمێ صنع الله الذي أتقن كل شيء ئەوە دروستکراوی خوایە کە هەموو شتێکی زۆر بە وردەکاری خڵقاندووە لە سوورەتی ئەلیف لام میم سەجدەدا دەفەرمێ الذي أحسن كل شيء خلقه ئەو زاتەی کە هەموو شتێکی بە باشتری شێوە خڵقاندووە کاک پەیوەند من زۆر هەوڵم داوە هەر لە سەرەتای تەمەنمەوە زۆر لە کتێبەکانی گەردونناسی و پزیشکی و فیزیا و کیمیا و زەوی ناسی و لەوانە بەپی توانای خۆم زۆرم لێ کۆڵیوەتەوە هەر زانایەک لە مەجای پسپۆڕی خۆیدا بۆ وێنە زانایانی توێکاری کە لە جەستەی مرۆڤ دەکۆڵنەوە زانایانی کۆرپە لە ناسی زانایانی زەوی ناسی زانایانی گەردون ناس زانایانی فیزیک زانایانی ڕوەک ناز زیندەوەرزان هەر کامێکیان بۆ وێنە دەڵ فڵان زیندەوەرە بۆ وێنە هەنگ دەبوو هەر بەو شێوە دروست کرابایە مێرولە دەبوو هەر بەو شێوەیە بێ زانانی گەردون ناز دووری زەوی و مانگ دووری زەوی و خۆر ئەو بەرگە هەوای کە دەوری زەوی داوە کە 1000 کیلۆمەتر یا 1500 کیلۆمەتر ئەستورە دەبوو هەروە بێ ڕێژەی دابەشبوونی گازەکان 178 نایترۆژین 121 ئۆکسجین 100 لەدایە 3 دۆمەکسیدی کاربۆن نەدەبە ئەو ڕێژانە کەمتر یا زیاتر بن هەر کەسێک لە بەجاری پسپۆڕی خۆیدا دەڵێ وەکو دروست کراوە ئاوانە بوا بە کەڵک نەدەهات یعنی چی یعنی ئەم کەونە ئەم گەردونە بە مرۆڤەوە بە هەموو شتەوە لەو پەڕی ڕێکوپێکیدایە جا کەواتە ئەو پەڕی ڕێکوپێکی پێویستی بە ڕێکخەر دەکا عەجایب ئەوەیە زانایەکی هاوسەرخەیە بە ناوی ستێفین هۆکینگ کە پار مرد تەمام بەریتانی بوو بە حەقە زۆر شارەزاش بوو لە فیزیک و لە گەردون ناسیدا ئەوە کتێبێکی هەیە بە ناوی The Grand Design یعنی التصمیم العظیم دیزاینی گەورە ئەڵبەتە وەکو بڵێ پێشێ لە دوو دڵ بووە بە سەبارەت بەبوونی خوای تەعالا دوای زیاتر ڕەنگە بەلای ئیلحاد داشکا بێتەوە یاخود ئەوانەی کە سەریان بۆ ئیلحاد خوراوە قسەکانیان وە کردو جا من لەو کتێبە ئیمان و ئیلحاددا کە باسم کرد گوتومە ئەتۆوەرە ستێفین هۆکینگ زۆر شارەزاوی لە گەردون و لە فیزیا و بەم ئەم گەردونە وشەی التصمیم العظیم گران دیزاینی بەوە کاربێنی دیزاینی مەزن تەسمیمی گەورە بەڵام لە خۆت نەپرسی مصەمیمەکەی چێیە دیزاینەرەکەی چێیە دیزاین و ڕێکوپێکی بەبێ ڕێکخەر دەگونجێ
دەگونجێ تۆ سێفین هۆکێن تۆ کتێبێکە نووسیوە بە ناوی دەگران دیزین تەمان کۆمەڵی کتێبی هەیە ئەگە کەسێک بڵێ بابە و کتێبە لە خۆران نووسراوە هەر شێتی دەکەی ناو من نووسیمە و شەو خۆریم کێشاوە فکرم کردوێتەوە و فڵانشتم دۆزیوەتەوە لەوێدا نووسیمە نانار لە خۆڕە پەیدا بووە تۆ بۆ بڕواناکە کتێبەکەی تۆ لە خۆ نووسرابێ بەڵا ئەو کتێبەی تۆ کە باسی گۆشەیەک لە گردردونی خوا دەکا بۆ پێت وایە گردردونەکە بە بەرجەستەکراوی لە خۆ پەیدا بووە بەبێ دیزاینەر کتێبەکەی تۆ ببێن و سەر پەیدا نابێ بەڵام گردردونەکە چۆن بەبێ دیزاینەر و بەبێ بەدیهێنەر و بەبێ ڕێخەر پیا دەبێت ئەوە بەکورتی ئەوە زۆر مانای وشەی مانای یاسای ڕێک و پێشی زۆر باشە مامۆستا نووسی بڕوابوون بە هەر لقێکی زانیاری وەک یاسای فیزیایی و کیمیاویەکان یاسا ڕۆچیەکان یاسای زیندەوەریەکان یاسا کۆمەڵایەتەکان کە ئێستا باسیشت کرد کە زانستی ئەکادمیش لەسەر ئەمانە بنیادەنرێ بڕوابوونە بە هەبوونی یاسا سروشتەکان ئەمەش یەکسانە بە یاساداری و ڕێکوپێکی بوونەوەر مامۆستا تۆ بەما ئەتەوێ بڵێ چی من دەمەوێت بڵێم ئێمە ڕێکوپێکی لە هەر شتێکدا ببینین یەکسەر سەرنجمان ڕادەکێشێ دەبێت کەسی ڕێکی خست بێ هەشتی زۆر سادە زەمە نازانم لەو کتێبەشدا ما بێ باسم کردووە بۆ وێنە جوتیارێک زەوی دەچێڵێ کاکە پەیوەند زەوی دەچێڵێ گاسنی نیرو ئامورەکەی یاخو گاسنی تراکتۆرەکەی لە شتێک دەئاڵخێ دوایی تەماشا دەکە کوپەیەک دێتە دەرێ گۆزەیەک دەشکێ و دێتە دەرێ تەماشا دەکە لەو کوپە و گۆزەیەدا دراوی تێدایە لێی وردەبێتەوە دراوە هیچ سەردەمێکەی پاشایەکە ئایا ئەو کوپە و کە دراوی تێدا یاخود بۆ وێنە پەیکەرێکی تێدایە شوێنەواری پێشین جیاواز نییە لەگەڵ کەرسەکە گەڵەکان کە گازنەکە هەڵی داوەتەوە با بۆ ئەگە بڵێ ئێکێ بڵە کاکە ئەوە کەس دروستی نەکە چۆن کەرسەکە گەڵەکان هەن و بەردەکان هەن ئەو لەتکە گۆزەش و ئەو گۆزە و کوپێش هەروە هەبووە ئەوە دیارە ئەوەی لەسرە مێژووی لەسەر هی شارستانیتی سۆمەریەکانە ئەکەدیەکانە بابلیەکانە فلان ئەوەیە ڕستمی فلان پاشای لەسرە نەخێرەوە ئەوە مرۆڤ دروستی کردووە سەنعەتکارێک دروستی کردووە وانە ێ باشە لەتکە گۆزەیەک دەکەنە بەڵگەی لەسەر هەبوونی شارستانیەتێک بۆ وێنە هی سۆمەریەکان دەڵێن لە 4000 تا 3000 ساڵی پێش زاین لە 4000 تا 3000 پێش زاین 3000 پێش زاین بوون لە عراق و ئەوانەدا لەتکە گۆزەیەک و پارچەدراوێک دەکەنە بەڵگە لەسەر هەبوونی شارستانیتی سۆمەریەکان یاخود ڕوقەیمەیەکی بچووک لەسەر شتێک نووسراوە لە میسر لەکوێ دەیکەنە بەڵگە لەسەرەوەی ئەوە وسرەی دووهەمی فرعونیەکان یا چەندەمی فرعونیەکان ئەوە هی ئەوانە ئەم کەون و کائیناتە ئەم مرۆڤە ئەم دەور و بەرە ئەم ژینگە ڕێک و پێکە لەتکە گۆزەیەک مهمترە یاخو ئەم گردونە بۆ لەتکە گۆزەکە دەزانی کە ئەوە وردەکاری و سەنعەتێک سەنعەتکارێک ئەوەی دروست کردووە پاشان دەیکێ بەڵگە لەسەر هەبوونی شارستانەتێک ئەوەندە 1000 ساڵ پێش زاین ئەم گردونە چۆن مەبەستم ئەوەیە کە هەر کەسێک لە بواری پسپۆڕ و شارەزایەکەی خۆیدا وەکو گوتم کە لێ دەکۆڵنەوە من هیچ زانایەکەم نەبینیوە بۆ وێنە زانایکی ڕۆکناس بڵێ فلان ڕۆکە نەدەبووە بواە وەختی خۆی هەندێک لە داروێنیستەکان مەسەن پێشی گوتویانە دەوری 200 ئەندام لە جیسمی ئینساندا هەیە زیادە دوای تەماشایان کرد جەهل و نەزانی ئەوانە بەکار و ئیشی ئەو ئەندامانە دوای وردە هەر کەم بوونەوە ئێستا یەک ئەندام نییە لە جەستەی مرۆڤدا بڵێن وڵا بێ ئیشە جا ئەوە زانایەک هەبووە کتێبی چیە بە ناوی شارستانیتی ڕۆژئاوا لە سەدەی 19دا دەڵێ ئەوەی کە وای کردووە ئێمە سەر لە هێندێک لە شتەکان دەرنەکەین ئەوە نەزانی خۆمانە ئەگەرنا هەرچی خوا دروستی کردو بۆ پەڕێک و پێچیە بەڵام هەتا ئێمە زیاتر زانابین زیاتر پێی بە زانیاری خوا دەبین زیاتر پێی بە وردەکاریەک دەبین کە خوا لە دروستکراوەکانیدا دایناوە هەر کامێک لە زانان لە بواری خۆیدا کەواتە هەبوونی ڕێک و پێچی لە گردوندا لە خۆماندا لە دەوروبەردا بەڵگەی لەسەر کە ڕێخەرێکی هەیە و کارسازێکی هەیە و سەرپەرشتیارێکی هەیە باشە مامۆستا وتمان لە یاسای ڕێک و پێچیە
هەر یاسایکی ڕێک و پێک لە هەر شتێکا ببینین دلیل لەسەرەوەی کە کەسێک ڕێکی خستووە ڕێکخەرێکی هەیە. ئەگەر نمونەیەک بینینەوە بە ترافیک لایت ئێمە ئازانین کە لە ڕێگای چەند گڵۆپێکەوە ئەو شۆفێرانە یاخود ئەو پیادە ڕۆیانەی کە لێەوە ڕەتە بن پابندیانەکە بەوەی کە چۆن حرەکەت بکەن و باشترین دادگەریش ڕەنگە لەوایە هەبێ، ینی زۆر گونجاوە یاسایکی تەواو ڕێک و پێکە. بەڵام ئەم یاسایە دلیل نییە لەسەر ئەوەی کە پۆلیسێک لەوێ مەسەلەن پۆلیس ڕایەگە پێ بترێ مرورێک لەوێ هەر جارێکە مەسەلەن بۆ منە لایەکی زنەدا دەستێگەنێ بە پلاچێکە یا مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان تەحکوم بە یاساکاکە. ئەمە دلیل لەسەر چی مامۆستا؟ کاکە پەیوەند ئەوە تۆ تەماشاکە سیارەیەک باشە من دێمەوە سەر وێنەکەی جەنابیشت، بەڵام سیارەیەک لەبەر ئەوە کە بۆ خۆی کار دەکا ئێستا لە وڵاتان سیارە پەیدا پاسێ جەنابەت دەزانی شەمەندەفەر هەیە هیچ سایقی نییە، هەر ئۆتۆماتیکی دەڕوا لە وێزگەکانی خۆی ڕادەوەسێ و نەفەرەکان دادەبەزوی دیکە سوار دەبن و تا دەگاتە شوێنی خۆی لەو سەرەوە دەگەڕێتەوە. تەمەن ئێستا لە هەندێک لە وڵاتان بۆ شەمەندەفەری بێ سایق هەیە. ئەگەر کەسێک بە سەطحی و سەرچێڵی تەماشا بکە دەڵێ جاوانەوە تا شەمەندەفەر لە خۆ دێوە دەچێەوە وانە یا و سیارێ جاخۆ پێویست ناکە بڵێ کەسێک دروستی کردووە و نیێ تا مەکینەکەی بنزین دەسووتێنێ و دەیکا بە وزە و ئۆتۆماتیکەوە مثل کاری خۆی دەکا و دەڕوا و پێشکەکان تایەکان دەسوڕێنەوە ئەوان. بەڵام ئەگە قوڵ سەرزدا دەڵێ باشە باش، بەڵام ئەو مەچینەیەکی لەوێدا داناوە و ئەو بنزینێ والێ کردو بسووتێ و بنزینەکە کە دەسووتێ وا بکە چی بسوڕێنێ و ئەویش تایەکان بسوڕێنێ پرسیارەکە لێرەدایە تو بووە بە سەطحی و سەرچێڵی تەماشا دەکەی. ئەوەی یاسای هاتوو شۆش بە هەمان شێوە ئەویش کە بەڕواڵە تەماشای دەکەی کەسی لێ نییە وانە جەناب باسی پۆلیس جارە پۆلیسیشی لێ نییە، هەر ئیشارەتی سەوز پێ دەبێت دەڕۆن و زەرد پێ دەبێت دەبێ وریابن و سوور پێ دەبێت بوەستن و ئەو لا بۆسی ئەو لا بڕوا و ئەوە ئەگە بە سادەی تەماشاکە دەڵێ ماشەڵڵا هەر لە خۆ ئەو گڵۆپانە پێ دەبن بەڵام ئەوی عاقڵ بێ ئەوەی سەطحی و سەرچێڵ نەبێت دەرگاکەەوە نەفرێک دایناوە تەرتیباتێک و خەڵکێک دانیشتون و ئەرێ کاکە وەرن بە ئەو گڵۆپەوە لێ بکەین دوای دقەیەک ئەم چوارڕێیە بۆیەنە ئەو چوارڕیانە دەبێت پێویستی بە 2 دقان دەکات ئەو جار نۆری لایەشیان بێت چونکە چوار لایەکی نیو دقە دەکات 2 دقەوە نییە بەڵام ئەوەی دیکەیان لەبەرەوەی هەر دووڕیانێکە ئەو پێویستی بۆ ناکات 2 دقان ڕابۆسێ ئەو بە نیو دقە ئەو بەدل بێ و نۆری ئەوی دیکە بێ ئەوە خەڵکێک دانیشتووە و تەرتیبی کردو ڕێکی خستووە گڵۆپەکان بڵێ نیشانن بەڵام کەسانێک ئەو نیشانانی دانا و ڕێک خستووە عقلی هەبێت دیارە ئاوا دەڵێ بەنسبەت گردردونی شۆ بە هەمان شێوە خۆ توێستا تەماشای خۆر دەکەی خۆر هەموو ڕۆژێ لە خۆر هەڵاتەوە هەڵدێ بەرەو خۆر ئاوە و بە کاتێکی دیاریکراویش چرکەیەک پێش و پاشی نییە مانگ هەروە زەوی هەروە بە دەوری خۆیدا. ئەگەر کەسێک بە سەطحی بە سەرچێڵی تەماشا بکە وەکو چۆن تەماشای سارەکە دەکە زا پێویست ناکە بڵێ سارە لە کارگە دروست بووە و هەر پارچەی مەسەرەن ئەوە و خراونە سەریەک و کارگە و مەسڵ لە خۆ سارە هەیەوەنەوە تا بەخۆی دەڕوا یا مەسەرەن ترافیکەکە پێویست ناکە بڵێ کەس دروستی کردووە ئێستا ئەو کەسێک ئەو قسانە بکات دەڵێن شێت بووە نیە بەتەکید ئیبن بۆ شێت خانوشیوە یان دەڵێن بیبن بۆ لای دکتۆرێکی دەروون ناس بە عیلاجی بکە باشە ئەمە پێم عەجایبە بەس پرسیارەکەم ئەو مولحیدانەی کە دەڵێن ئەم گەردوونە لە خۆرا دەسوڕێ چەند سەرسوڕهێنەرتر لە سیارەیەک و لە ترافیک تۆ تەماشا بکە زانین لە گەردووندا چەند کاکەشان هەیە تا ئێستاییکێکیان بەیەکێکیان دەکەوێت بۆیەنە ئەم زەویەی ئێمە زەوی دەڵێن تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 4 ملیار و 800 ملیۆن ساڵ خۆری ئێمە تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 5 ملیار ساڵ بە پێی مەزەندەی گەردوون ناسان گەردوون تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ 13 ملیار و 700 ملیۆن ساڵ هەڵبەتە هێندێکی دەڵێن زیاتر دەستێنڵە کەمتر ئەم زەوی ئێمە لەوەتی خوا دروستی کردو بە دەوری خۆیدا دەخولێتەوە بە خێرایی 28 کیلۆمەتر لە دقەیەکدا و بە خێرایی 30 کیلۆمەتر لە چرکەیەکدا بە دەوری خۆردا دەخولێتەوە یعنی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا 60 ئەوەندەی خێراییەکەیەتی وەکو بە دەوری خۆیدا وەک فڕفڕۆکە بە دەوری خۆیدا دەخولێتەوە بە خێرایی دەوری 30 کیلۆمەتر بە دەوری خۆی لە دقەیەکدا
بەڵام بە دەوری خۆردا 30 کیلۆمەتر لە چرکەیەکدا بە دەوری خۆردا دەخولێتەوە لەگەڵ خۆریجا بە دەوری داڵی ڕاوەساودا لەگەڵ ئەویشدا ئێ باشە ئەو زەوی ئێمە ئەو خۆرە ئەو مانگە هەموو سوڕانە و جوڵانیان هەیە تەسادوم ناکەن جا خۆی سای هاتوو چۆ شەیە کەچی تەماشا دەکەی چەند جار دەعم و پێکدا کێشان دروزەوی بەڵام لەم گردونەدا پێکدا کێشان نییە ئەو پێکدا کێشانی کە زیان بە ژیانی ئێمە بگەێنەگە ناتەماە سێرەکان دەتەقنەوە و پیر دەبن و سێری دیکە دروست دەبن بەڵام لەم مەجای ئەوەی ئێمەدا تا ئەو کاتی خوا ئیزنی لەسەرە کە ئێمە ژیانمان لەسەر ئێرە بەردەوام بێ بەو شێوەیە جا بۆکو گوتم هەمیشە خوا سبحانه وتعالى بۆچی فەرمانمان پێ دەکات بە وردبوونەوە بە قوڵ بوونەوە بەکارهێنانی عەقڵ هەمیشە فەرمانمان پێ دەکات کە سەرچێڵ نەبین سەطحی نەبین بۆ کاکە پەیوەند بەڕاستی خواناسی پێویستی بە عەقڵ دەکا پێویستی بە قوڵ بوونەوە دەکا بەڵام ئیلحاد هەر بە سەرچێڵی کابرا دەگونجێ ملحید بێ بەڵام بێ خواناس بێ دەبێ عەقڵی هەبێ دەبێ قوڵ بێتەوە دەبێت چاک سەرنجدا خی پروردگار دەفەرمێ ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت بۆ سەرنجی وشتر نادەن چۆن دروست بووە ئاسمان چۆن بەرز کراوەوە چیاکان چۆن چەقێنراون زەوی چۆن پان ڕاخراوە بۆ سەرنجی نادەن یان کە دەفەرمێ ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها تەماشا گردون ناکەن لە سەریان چۆن دروستمان کردووە یعنی یاسای ڕێک و پێچی پێمان دەڵێ ئەم گردونە هەمووی ڕێک و پێک خوڵقاوە هەر لە گەردی لەو تا کەهکەشان وەگە بگەڕێنەوە بۆ جسمی ئینسان ئەوە هەر وەکو ئەو وەکو دەوڵەتێک وایە لە چەند وەزارەتێک پێکاتوە ناگونجێ ئەو دەوڵەتە شاری بێساحەب نییە خاوەنێکی هەیە زۆر باشە بەسا بەنسبەت پرسیارەکە وتم پرسیاری ترافیکەکە من خۆم بۆ تێگەشتن کردم دەرە دەرەوەی هینەکە بۆی بینەریش تێبگاکە ئەمە هەندێک جار هەندێک نمونایەنینەوە بۆ تێگەشت بینەر هەمووی عەقڵی ئەوان هەیە کە زەراتیاویی خواناسی دەزانم مامۆستا لە بۆ یاسای ڕێک و پێکی چەند سەمپڵێکە وەرگرتووە یاخود چەند نمونەیەکە تێناوەتەوە مەسەلەن نمونەی گردون ئاسمانەکان کە هەندێک باسیشت کرد و نمونەی زەوی لەگەڵ مرۆڤە ئەمە تا چەند بۆ عەقڵی ئینسان بە یاغدارە یاخود ئەم بیرخستنەوەی چەندێک گرنگە بۆ ئینسان دیارە ئێمە خوا سبحانه وتعالى پێشتریش باسم کردووە دەگونجێ لە ڕێی خواڕسک و زکماکەوە خوا بناسین لە ناخی خۆماندا بۆ خوا تین و عەوداڵی دەگونجێ لە ڕێی عەقڵەوە بیناسی عەقڵ لە ڕێ یاساکانیەوە یاسای هۆکاری یاسای ڕێکوپێکی و کۆمەڵە یاسای دیکەشن وەکو گوتم من لەو کتێبەدا هەر باسی ئەو دوانەم کردووە من حەود یاسای عەقڵیم دەرهێناوە کە مرۆڤ ناچار دەکەن عەقڵی مرۆڤ ناچار دەکەن بڵێن ئەم گردونە بەدیهێنەر و پەروەردگار و خەم شۆرخۆرێکی هەیە و هەروەها لە ڕێی زانستەوە و پاشان لە ڕێی وەحیەوە ئەوانە هەموو ڕێگەن کە مرۆڤ وادار و ناچار دەکەن خوا و خاوەنی خۆیان خۆی بناسێ بەنسبەت گردون و بەنسبەت ئاسمان وشەی سەما لە قورئاندا واتە هەموو گردون لە سوورەتی الذاريات دخوا دفرمي والسماء بنيناها بأيدي وإنا لموسعون والأرض فرشناها فنعم الماهدون ومن كل شيء خلقنا زوجين أفلا تذكرون دفرمي آسمان من بەهێز دروست کردووە و ئێمە فراوان کەرینی بەردەوام فراوانی دەکەین زەویمان ڕاخستووە بۆمان ڕاخستون جوانمان بۆ ڕاخستوون هیچ فەرشێکت دیوە هەموو خواردن و خۆراکێکی لەسەر بێ زەویمان بۆ ڕاخستون فەنیعم الماهیدون باشترین ڕاخەر بووین ئێمە بۆ زەوی باشترین ئامادەکار بووین و لە هەر شتێک جووتێکمان دروست کردو بۆچی بیر ناکەنەوە واسە بۆچی بیر ناکەنەوە کە خاوەنی ئێوە دەبێت تاک بێ هەموو شتێک لە گردوندا پێویستی بەیەکدی هەیە هەر لە سالی بووموجەبی نێو گەردیلە هەتاکو جووتی ڕووەکەکان ژیاندارەکان مرۆڤەکان پاشان ئاسمان و زەوی ئەمجا دنیا و دوا ڕۆژ ئەمجا تاریکی و ڕووناچی ئەمجا سارد و گەرم هەمووی جووتە والشفع والوتر تەنیا خوا تاکە ئەوی دیکە هەمووی جووتە بۆیە دەفەرمێ ئەفەلا تەذەکەڕون ئەم ئاسمانەی ئێمە بەپێی گەردوناسی ئێستا کە پێی گەیشتومە لێرەدا هەندێک زانیاریم هێناوە بەڵام ئەوە هی هەشتاکانە بەڵام گەردوناسی ئێستا دەڵێن
تیرەی گردردون تیرەکەی 15 ملیار ساڵی تیشکی دەبێت واتە تیشک لەو سەری گردردون بۆ ئەو سەری گردردون 15 ملیار ساڵی پێدەچێت تا دەگاتە لەو سەر بۆ ئەو سەر لە حاڵێکدا کە تیشک لە یەک چرکەدا 300,000 کیلۆمەتر دەبڕێ 300,000 کیلۆمەتر دەبێت جارانی شەستی کەی بۆی دەقەت بۆ دەرکەوێت لە دقەیەکدا چەندە پاشان جارانی 24 کە بۆی لە سەعات بۆی جارانی شەستی کە بۆی سەعاتت بۆ دەرکەوێت دوای جارانی 24 کە بۆەوەی کە هی شەو ڕۆژێکت بۆ دەرکەوێت ئەم جارانی 365 کە بۆی ساڵێکت بۆ دەرکەوێت جا 15 ملیار ساڵ دەبێت تیشک بەڕێوە بێ ئەم جا لەو سەری گردون بۆ ئەو سەری گردون دێ ئەوە زەبەلاحیەکەی زانایانی گردوناز ئێستا کەهکەشانەکان نێو گردون تەوان ڕازیایی هەیە هەندێکیان دەڵێن 200 ملیار کەهکەشان هەیە لە گردوندا هەندێک دەڵێن 1 تریلیۆن واتە 1000 ملیار نەک 200 ملیار 1000 ملیار کەهکەشان هەیە کەهکەشانەکەی ئێمە گردوناسان دەڵێن 1 تریلیۆن ئەستێرەی تێدایە واتە 1000 ملیار ئەستێرەی تێدا هەیە کە یەکێک لە ئەستێرەکانی خۆری ئێمەیە خۆر کە دیارە ئەو نۆخڕۆکەی بە دەوریا دەخولێنەوە زەوی و هەشتەکەی دیکە جا ئەمجا حساب ئەمجا تێدەگەی کە خوا دەفەرمێەوە وئینا لەموسیعون موسیعون دواتان لێ داوەتەوە یعنی ئێمە گردونمان بە فراوانی دروست کردو یاخود ئێمە فراوانی دەکەین کە فراوان و لێکشانی گردونیش ئێستا بیردۆزەیەکە کە ئەوە زیاتر ئێستا چەسپاوە کە خەریکە بێتە حەقیقەتێکی عیلمی کە گردون بەردەوام لێک دەکشێ ئەوە بەنسبەت گردون کەواتە ئەم گردونەی ئێمە ئەگەر تەماشا بکەی ینی ئەو پڕی ڕێک و پێچی تێدا تەمان من ئێستا من دەرفەت نییە بۆت باسکەم کە زانایانی گردوناس ئێستا چۆن بازەکەن کە تەوانەوە هەمووی ئەم گردونە دەبنەوە سەر سینگولارتی واتە تاکی گردونی کە بە عەرەبی المفرەدە یاخود البەیض الکەونیە البذرة الکەونیەی پێ دەڵێن ئەو سینگولارتیە بە پێی نەگۆڕی بلانک یعنی ئەو پەڕی لە قەبارەدا ئەوەندە بچوو کە زۆر زۆر لە گەردیرەش بچووکتر لە ڕووی گەرمی ئەوەندە گەرم کە گەرمی وا قەت تەسەور ناکرێت لە ڕووی کاتی پێچوونی بۆ تەقینەوەکەی ئەوەندە ئەوە بۆ کە تەسەور ناکرێت بە پێی نەگۆڕی بلانک کە دیارەوە شتێکی زانراوە لە زانستی فیزیادا ئەم سینگولارتیە تەقیوەتەوە جا بەردەوام لێک شاو ئەم گردونی لێک یعنی لە زیاتیەوە بڵێن لە نەبوونەوە پەیدا بووە چونکە شتێک کە هێندە بچووک بێ یعنی زۆر زۆر ملاین جار لە گەردیە بچووکتر وەکو بڵێن هەر نەبوو بووە جا لەوێوە کە هاتووە زانایان دەڵێن ئەگەر بەو شێوە کە تەقیوەتەوە ئەگە خێراتر بە یا سستر بواە ئەگەر ئەوە تر بە یا ئەوەتر بواە ئەگە گەرمتر بە یا سارتر بواە گردون دروست نەدەبوو ئەو پەڕی ئیتقان و وردەکاری و ڕێکوپێکی لە هێنانە دی ئەم گردونەدا بە معنای فراوانی گردون واتە بە زەوی و بڵێن هەشت خۆکەکەی دیکەی کە کۆمەڵی خۆر پێک دێنە بە هەمویانەوە مامۆستا تۆ لە بەڵگەیەکی ترە بەڵگەیەکی عەقڵیە لەشی ئینسان جستەی ئینسانە ئەبشوپێنی بە دەوڵەت بەڵێ چۆن ئەندامەکانی لە کۆمەڵک وەزارەت پێک دێن واتە بە جۆرە لە جۆرەکان ینی لەشی مرۆڤ دەکرێت وەکو دەوڵەت وەکو حکومڕانیەک وەکو سوزان وەکو حکوومەتێک تەماشای بکەیت و هینەکانیشی مەسەلەن ئەندامەکانیشی وەکو وەزارەت تەماشا بکەیت بەڵام لە کۆتاییشە خۆتەڵێڵی یەک وەزارەتی تیانە ینی ئەگەر تۆ ئەمە ئێستا وێنەی بکەیت وەزارەتی ئەوقافی تیانە با بڵێن لە حکوومەتی هەرێما زۆرینەی ئەو وەزارەتانە هەن بە وەزارەتی ئەوقافیشەوە بەس بە شێوەیەکی با بڵێن مەشلول ینی بە شێوەیەکی شەپرزە بەڵام لە جسمی ئینسانە وەکو جەنابەت باست کردووە بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و دەقیق هەیە قسەکە لەسەرەوەیە هەم ئەم وێنەیەکی زۆر جوانە بە تەسەوەری من وێنەیەکی عەقڵی زۆر جوانە گە جەنابەت زیاتر ڕۆشنی کەیتەوە و بۆ وەزارەتی ئەوقافیشی تیانێ لەشتی ئینسان پێویستی وەزارەتی ئەوقاف چاو کاک پەیوەندجارێ بەهەر یەک ئاماژەش بکەین بە زەوی یەک ئاماژەی کورد بە زەوی دەکەم کە چونکە زۆر جار پرسیار دەکرێت ئەو زەوی ئێمە زۆر بچووک و نابووتە من لەو کتێبە ئیمان الحەد باسم کردوێکی لە بەڵگەی بیانووی مولحیدەکانەوە ئەم زەوی زۆر بچووکە لە چاو گردون زۆر فراوانە زۆر شتێکی نابووتە بۆیە وا پێ ناچێت خوا دروستی کردبێ لەبەرەوەی زۆر گچکەیە
یعنی ئینسانێکە لە بیانوو بوو لە بیانوو بوو لە ئیمان نەهێنان و لە خوانە ناسین وەکو بڵێ ئەگەر دەست بێت تاریکە شەو زۆرە ئەگەر نا زەوی بڵێ لە چاو گەردوون بچووکە بەڵام لە ڕاستیدا ئەو بارودۆخەی کە خوا لە زەویدا هەڵی خستووە بۆ پەیدابوونی ژیان و بۆ کە مرۆڤ لەسەری بژێت لە هیچ شوێنێکی دیکەی گەردووندا تا ئێستا نییە شتی وان نییە جارێ ئەم زەوی ئێمە لە ڕووی قەبارەوە نە زۆر گەورەیە نە زۆر گچکێ مام نێوەندیە پاشان ئەم زەوی ئێمە بە سێ بەرگ دەورە دراوە بەرگێکی گڵی توربە کە بەس لەسەر زەوی هەیە نە لەسەر مانگ نە لەسەر میریخ لەسەر هیچ کام لە خوڕەکەکان ناگونجە پنجەیەک شین بێ ناگونجە پنجەیەک شین بێ یەک بەرجی توربەی گڵ هەیە کە بە دەوری زەویەوەیە کە ئەویش دیارە بە ملیۆنان ساڵ ئەم توربەیە لەسەر زەوی پەیداوە دوای کارلێکی زۆر و ئەوانە ئەمجا بە بەرگێکی ئاوی دەورە دراوە کە سێ لەسەر چواری دەوری زەوی ئاوە پاشان بە بەرگێکی هەوایی دەورە دراوە کە ئەو هەوایە لە چەند گازێک لە چەند توخمێک پێک دێکە بە بەرزی 1000 کیلۆمتر یاخود 1500 کیلۆمتر دەوری زەوی داوە جا تۆ بیر بکەوە ئێمە ئەو بەرگە گڵیە نەبووایە شیناورد و ڕۆک و سەوزە لەکوێ ڕوابانایە ئەگەر ئاو نەبووایە هەرژیان نەدەبوو وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون ئەگە بەرگە هەوا نەبووایە ئێستا ئەوانەی کە دەچن بۆ سەر مانگ یاخۆ بۆ دەرەوەی زەوی دەبێت ئۆکسیژنی گەڵ خۆیان برن پاشان بە پەلە پرۆزە بگەڕێنەوە پێشەوەی ئۆکسیژینیان بەشی گەڕانەوەش لێ ببڕێ چۆ دەخنچێن جا ئەم زەوی ئێمە ئەو پەڕی وردەکاری تێدا بەخەرج دراوە بەڵێ بە قەبارە بچووکە لە چاو گەردوون بەڵام بە نێوە ڕۆک ئەوەی کە خوا لە سەر زەوی هەڵی خستووە بۆی کە ژیان دروست بێ مرۆڤ بتوانێت بژێ و ئاژەڵان بژێن لە هیچ شوێنێکی دیکەی گەردوون ئەومان پێشک نایە بەنسبەت دەوڵەتی لەش یا دەوڵەتی جەستەی مرۆڤەوە فعلا من ئەوم دیارە لە کتێبی الطب محراب للإيمان لێ وەرگرتووە فعلا کە تۆ تەماشای جەستەی مرۆڤ دەکەی وەکو شاعیرێک دەڵێ ئەتەحسەب ئەنەکە جوڕم صغير وفيك انطوى العالم الأكبر ئەتۆ پێت وایە شتێکی بچووکی کە جیهانی گەورە لە تۆدا خولاسە بۆتەوە تەماشا بکە ئینسان ئەگەر ئاوە ڕابوەستێ سەر کە مێشتی تێدایە عەقڵی تێدایە دەوری پاشا دەبینێ لە جەستەدا ئەمە وەکو بڵێ سەرۆکی حکوومەتە لەسەرێ ئەمجا پێدا دێ خوارێ مەسەڵەن کۆ ئەندامی خوێن کە ئۆکسیژین و خۆراک بە هەموو خانەکانی جەستە دەگەیەنێ ئەمە وەک بڵێ وەزارەتی تەموین و بژی و گەیاندن دەگەیەنێ کۆ ئەندامی هەناسەدان وەزارەتی شارەوانی یاخود کە شار پاک دەکاتەوە چونکە لە ڕێی هەناسەدانەوە هەروەکو لە ڕێی کۆ ئەندامی میزەوە خانە مردووەکان و نیفایات و زبڵ و زاڵی نێو جەستە فڕێ دەدرێتە دەرێ ئەمجا جگەر دەوری گومرجی گشتی دەبینێت چکە لەوێەوە خواردنەکانەوەی کە بە کەڵک نێ فڕێ دەدرێەوەی بە کەڵک بێ دەهێڵدرێتەوە ئەمجا هەر بۆ وێنە پێست لو ئارەق ڕێژەکان دەوری ئەوەی مەسایف و ئەوانە دەگەێنن هەوا گۆڕی ئەمجا کۆ ئەندامی ئێسقان و پەیکەری ئێسق و ئەوانە ماسوولکەکان دەوری وەزارەتی بەرگری دەبێن چکە جسم بەخۆی وانەوە دەتوانێت بەرگری لە خۆی بکات بۆ پارێزرێ و هەروەها بۆ وێنە زمان و چاو ئەوانە گوێ و دەوری وەزارەتی ڕاگەیاندن دەبێنن و هەروەها هەندێکیان دەوری وەزارەتی دەرەوە دەبێنن مەسەن پێست و بەشڕە و هەیئەتی و مرۆڤ دەوری وەزارەتی دەرەوە دەبێنن کە تۆ لە ڕێی ئەو پێست و ئەندامانەوە لەگەڵ دەرەوەی خۆتدا هەڵس و کەوت دەکەی و هەروەها هەموو ئەندامەکانی دیکە من ئێستا دەرفەتم نییە هەمویان باسکە هەر کامێک لەوانە دەوری وەزارەتێک دەبینێ دەوری جیهازێک دەبینێ کە بە هەمویان ئەم جەستەی مرۆڤ پێک دێنن دەزانی جەستەی مرۆڤ لە چەند خانە پێک دێ لەوێشدا باسم کردووە نوێترین لێکۆڵینەوە و ئەوە کە زانان پێگەیشتوون دەڵێن جەستەی مرۆڤ لە 100 تریلیۆن
لە 100 تریلیۆن خانە پێک دێ 100 تریلیۆن خانە تریلیۆنێک 1000 ملیارە 100 تریلیۆن خانە واتە لە دەوڵەتی لەشدا 100 تریلیۆن هاوڵاتی هەیە ئەو 100 تریلیۆن هاوڵاتیە هەمووی خواردنی پێدەگا پاشەرۆکەکەی فڕێ دەدرێ خزمەتی دەکرێ دەزانی لە هەر چرکەیەکدا لە جەستەی مرۆڤ 125 میلیۆن خانە دەمرێ هی دیکە شوێنیان دەگرنەوە لە هەر چرکەیەکدا 125 میلیۆن خانە جا 125 میلیۆن خانە وەرە جارانی شەستی کە بۆی دقەیەکت بۆ دەرکەوێ و دوای جارانی شەستی کە بۆی کە بۆی سعاتێکت بۆ دەرکەوێ دوایی جارانی 24 کە بۆی شەو ڕۆژ چەند دەکا چەند ملیار دەکا مەخزەنیشی هەیە مامۆستا بۆی بخەیتە ناوی بەڵێ ئەمجا سپڵ شوێنی ئەوەیە خانە مردووەکان و ئەوانە وەکو گۆڕستانی خانە مردووەکانە دیارە بەشێک لە خانە مردووەکان لە ڕێی هەناسەدانەوە و لە ڕێی میز و پاشەرۆ ئەوانەوە فڕێ درێنە دەرێ یعنی جەستەی مرۆڤ فعلەن دەوڵەتێکە فعلەن دەوڵەتێکە تو یعنی بەشەر زوو لە خۆی بایی دەبێت کاکە پەیوەند هەر هەناسەیە کە هەڵی دەبژی ئەگەر هەڵی بۆت هەڵ نەمژرێ دەمری هەر هەناسەیە کە هەڵم بژێ بۆت نەدرێتەوە دەرێ هەر دەمری وەکو دەڵە جارێکێ لە زانایان بە حکمڕانێکی گوت ئامۆژگاری کرد گوتی فڵان کەس گوتی بەڵێ گوتی ئەگەر خەریک بێت لە دەشتێ خەریک بێ بخنچەی ئامادەنی حکمڕانێکی خۆت بدەی بە کەسێک کە دوولێز ئاوت داتێ بۆی نەخنچەفتی بەرێوەڵە وتێری باشە گەر ئاوەکەت کە خواردەوە گە لە بەدەنتدا عاسێ بوو خەریک و میزەڵدانت تەقێ یەکێک بڵێ کاکە موڵکەکەی خۆتم هەموو بدەیە ئەمن ئەو ئەوە لە جەستەت دەردەکەم ئامادەنی بێدێوتی با جەوتی توخوا موڵچێک ها دوولێش ئاو بێنێ و دوولێش میز دوای کە لە بەدەنت جیابێتەوە دڵخۆشی چیت پێ هەیە مەبەستمە مرۆڤ زوو لە خۆی بایی دەبێت ئەم دڵێ ئێمە لە خولەکێکدا 70 تا 73 یاخو زیاتر لە حاڵەتی ئاساییدا لێ دەدا یعنی لە هەر خولەکێکدا 73 جار دڵ خوێنی پاک لەگەڵ خۆراک دەگەیەنێ بە خانەکان و پاشەرۆکەکانیشان دەجێڕێتەوە لە هەر خولەکێکدا 73 جار هیچ مواصلاتێکی هێندە خێرات بینیوە لە حکومەتێکی میسالی ئەگەر لەسەر زەویشتی لە دنیای بەشەر داشتیوان نییە ئەمجار لە ڕێ ئەو کە مێشک لە 100 ملیار خانە پێک دێ مێشک ئەو 100 ملیار خانەیە هەمووی ئیشی ئەوەیە کاروبارەکانی بەدەن سەر و بەردەکا ڕەبتیان هەیە بە هەموو ئەندامەکان و بە هەموو ئەندامەکان و هەموو خانەکانەوە وەزارەتی ئەوقاف بۆ نیە لە جەستەی وەزارەتی ئەوقاف بۆیە نییە چونکە لە ڕاستیدا لەم وڵاتانی ئێمە کاتی خۆ وەزارەتی ئەوقاف نەبووە نزانی بۆ چونکە هەمووی بە دین بەڕێوە چووە چونکە ئیسلام کاڵای باڵای ژیان بووە ئیسلام هەوێنی ژیان بووە بەڵام کە دوای ئەوەی ئیسلام دوور دەخرێتەوە لە کایەکانی دیکەی ژیان گۆشەیەکیان بۆ هێشتۆتەوە بڵێن ئەم وڵاتە دینی هەر لێ ماوە لە چوارچێوەی وەزارەت تێدا بنای وەزارەتی ئەوقاف ئەگەر ناتۆگەر هەموو وڵات بە ئیسلام و بە حکمەکانی شریعەت بەڕێوە بچن وەزارەتێکی تایبەتمە بۆ چییە هەموو ئیسلام لە هەموو کایەکانی ژیاندا هەیە ئیسلام لە نێو حکوومەتدا هەیە لە نێو هەموو وەزارەتەکاندا هەیە لە پەرلەمان هەیە لە بازار هەیە لە هەموو کایەکانی ژیانی خەڵکدا هەیە پێویست ناکات لە شوێنێکی تایبەت دایبنی وڵات دینەوە لێرەیە ئەدی لەوی دیکە بێدینیە لە نێو میلەتێکی مسلماندا عەجایب نییە شوێنێکی تایبەت بۆ دین دابنێن و طبقەیەکی تایبەت بۆ دین و مەلایەکان عایدی دینن ئەوە تەمەن لە ئەوروپاوە هاتۆ تەقلیدە پیاوانی ئاینی چینی ئەکلیرۆس طبقەی کە هەنووت چ علاقەی بە ئیسلامەوە نییە لە ئیسلامدا هەموو پیاوەکان پیاوی دینن هەموو ئافرەتەکان ئافرەتی دینن و پێویستە دین کاڵای باڵای ژین بێ و بۆ هەموو شتێ بگەڕێنەوە بۆ شریعەتی خوا بۆ کتێبی خوا بۆ ڕێبازی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم ئەو کاتە پێویست بۆ نییە کە لە شوێنێکی تایبەت دایبنێ دین بۆ جوانیە یاخو بۆ دیعایە ئەو کاکەمەش دینمان هەیە ها وەزارەتێکمان بۆ داناوە نەخێر دین بەوەندە ڕازی نابێت لە پەراوێزی کۆمەڵگادا بژێ دین بەوە ڕازی نابێ تایبەت بکرێ بە چینێکی دیاری کراوە دەبێ هەموو چین و توێژەکان و هەموو تاکەکان و هەموو پێکاتەکانی ئەو کۆمەلگایە ئەگەر بیانێ بە مسلمان لە قەڵم بدرێن دەبێ هەموویان دین بەسەر خۆیانەوە بکەنە حاکم و بدین بکەن بە مەرجیع بۆ شوێنی گەڕانەوە و پرس پێکردن بۆ ڕێخستنی هەموو کاروبارەکانی ژیانیان مامۆستا ئەم پرسیارەکەینە پرسیاری کۆتایی هەر جەنابش لە کۆتایی بابەتی یاسای ڕێکوپێکییان نووسیت
لە کاتی نووسینی ئەم جۆرە باس و بابەتانەدا لەسەرێکەوە کە هەست دەکەم بەشێک لە ئەرکی سەرشانم جێبەجێ دەکەم هەست بە ئارامی و ئۆخژن دەکەم بەڵام لەسەرێکی دیکەوە هەست بە دڵتەنجی و ناڕەحەتیەکەم باش ئەمە بوو ڕاستە ئەو کاتێکەوە من نووسیوە ئێستا هەروە ئێستا هەر هەمان هەستم هەیە بە تایبەتی ئەو ماوەی پێشوو کە چەند مانجێک خەریکی ئەو کتێبە بووم ئەو مەوسوعەی ئیمان و ئیلحاد لەلایەکەوە هەست بە ئیرتیاح و ئاسوودەی دەکەم کە دەمەوێت ئەو خەڵکە ئەو هاوڵاتیانە ئەو هاو زمانانەی خۆمان و هەموو ئەوانەی کە ئەو کتێبیان پێدەگا چ بە زمانی کوردی چ دوای مەسەلەن کە کتێبەکانم کە تەرجەمە دەکەن بۆ عەرەبی بۆ تورکی بۆ فارسی یا بۆ زمانەکانی دی پێم خۆشە کە هەندێک لەو ڕاستیانەی کە من دەیزانم لەبارەی ئیسلامەوە پیان برا و بەرچاویان ڕۆشن بێتەوە و سوودێکی لێ ببینن وەکو لەخوا بە زیادی زۆر کەسم بینیوە لە هەموو چین و توێژەکان لە هەموو شوێنەکان یەک دڵە فلان کتێبەتم خوێندەوە خی تا لە بەهۆی بەچاوی ڕۆشن کردووی دڵە فلان شتم بین فلان وتارم گوێ لێ بوو ئەوە جێ دڵخۆشیە بەڵام دڵتەنجەکەم زانین لە چیدایە لەوەدایە کە ئەمن دەمەوێت شتێک ڕوونکەمەوە بۆ خەڵک کە بۆ خۆی ڕوونە و بۆ خۆم زۆر ناڕەحەتم لەو ڕۆوە کە ئاخر چۆن دەبێ خوا سبحانە وتعالە جێی مشتومڕ بێ وەکو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام گوتویانە ئەفی اللهی شەکم فاتری السەماواتی والئەڕض ئایا لە بوونی خوادا بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی جێی دوودڵی هەیە بەسەر سوورمانەوە وایان گوتووە ئەو منطقی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام لە ڕاستیدا جا ئەو پرسیارە هەر بۆ خۆشی بەڵگەشە قالت رسولهم ئەفی اللهی شەکم فاتری السەماواتی والئەڕض پێغەمبەرەکانیان بەگەلەکانیان گوت سەڵات و سەلامی خوا لەسەر هەبوویان بێ لە ئادەم و تا خاتەم گوتیان ئایا لە بوونی خوا بەدیهێنەر و پەیداکەری ئاسمانەکان و زەویدا جێی دوودڵی هەیە شەکیانی دوودڵی نەک گۆمان دوودڵی ئەوەیە کە بەولادابێ بەولادابێ لە نێوە ڕاستدا گرفتار بوو بێ ئەگەر ئینسان بە عەقڵێکی سەلیم بە فیتڕەتێکی ساغ بە دڵ و دەروونێکی ساغ بەبێ کارتێکەرە نەرێنی و خراپەکان تەماشای بابەتی خواناسی بکە بەڕاستی هیچ شتێک لە بوونی خوا درەوشاوەتر نییە واللهی ئینسان دەبوو لە بوونی خۆی بکەوێتە گومان لە بوونی خوا نەکەوێتە گومان بۆ چونکە بوون وجود دوو جۆرە یا وەکو زانانی فەلسەفە و مەنتیق دەڵێن سێ جۆرە یەکەمیان بوون پێویست واجب الوجود دووەمیان بوون گونجاو ممکن الوجود سێمیان بوون مەحاڵ مستحیل الوجود لەو سێ لایە بەدەر نییە هەر شتێک کە تەسەور بکرێت بە زیهن جا چه هەبێ لە دنیای باقیدا چ نەبێ بوون پێویست کە خوای پەروەردگارە بوونەکەی پێویستە بوونەکەی زاتیە بوونەکەی نەبوونی پێش نەکەوتووە بوون گونجاو غەیری خوایە دروستکراوەکان دەگونجا من و تۆ ئەگەر نەش بوو باین چ دەبوو هیچ دەبوو ئەگەر خوا سبحانه وتعالى ئەم گەردونەی نەهێنا بایەدی هیچ نەدەقەومە کەواتە لە زۆری بوون گونجاوە دروستکراوەکان هەمویان لە زۆری بوون گونجاون واتە دەگونجا هەبن دەگونجا نەبن ئەوانە بوونەکەیان لە خۆیانەوە نییە پێیان دراوە بوونەکەیان خوازراوە بوونەکەیان نەبوونی پێشکەوتووە و نەبوونیشی بەدوادادێ ئەوی دیکەش بوون مەحاڵ ئەوەیە کە نەگونجێ ببێ ئەی چۆی دەپرسێ خوا دەتوانێت هاوبەشێک بۆ خۆی دروستکە ویستی خوا و توانای خوا پەیوەست نابێتەوە بە شتێک کە نەگونجێ هەبێ مستەحیلە خوا هاوبەشێکی هەبێ ئەمجا ئەوەی کە دروستی کاخوا مەخلوقە چۆنەوە خوا دەبێت یعنی ئەو پرسیارانە وەکو بڵی پرسیاری سادۆ منداڵانن یان ئایا خوا دەتوانێت بەردێکی هێندە گەورە دروستکە پێی هەڵنەگیرێ ئەوە چی ئەو پرسیارە منداڵانەیە دەسەڵاتی خوا سیفەتەکانی خوات ئەگە عیلمیەتی ئەگە دەسەڵاتێتی ئەگەر ویستێتی سنووری نییە ئێمەی بەشەر هەر شت قیاس دەکەینە سەر خۆمان شت قیاس دەکەینە سەر خۆمان جا
بێگومان کاک پەیوەند سەگەل لەسەر ناڕەحەتی تۆ بەڵێ بڵێ بێگومان کاتێک کە ئینسان شتێک کە لە لای تۆ وەرە بە کەسێک بسەلمێنە دوو کۆ دوو دەکات چوار توا زۆر ناڕەحەت نابی یان بە کەسێک بسەلمێنە بڵێ ئەوە خۆرە بەو نێو ڕاستی ئاسمانەوە ئاخر کوا بۆ نەگەر کوێرێک بێ نکوڵی لێ دەکەم هەبێ کوربا بە تۆ ئاخر هەیە ئەها تیشکەکەی هەیە ئەها گەرمیەکەی نەخێرە من نایبینم چونکە من نایبینم نییە زۆر لە مولحیدەکان ئەی خوا بۆ نامەی بۆ بەتایبەتی بۆ من نەناردووە نامەی بەتایبەت خوا بەنامەیەکم بۆ بنێرێ بڵێ فلان لە خوای پەروەردگار و بۆ فلان کەسی کوڕ فلان کەس بۆ معلوماتە من هەم بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ وقال الذين لا يرجون لقاءنا لولا أنزل علينا الملائكة أو نرى ربنا ئەوانەی کە بە ئومێدی دیداری ئێمانین دەڵێن بۆچی خوا فریشتانمان بۆ دانابەزێنێ یا بۆچی پەروەردگارمان نابینین خواستیان وەڵام دەداتەوە لقد استكبروا في أنفسهم وعتوا عتوا كبيرا خۆیان زۆر لە لازل بووە و زۆریش یاخی و سەرکێش بوون ئەتۆ چی ینی مرۆڤ بۆ دەوێ وا لە کەوری خۆت دەرچی بۆ دەوێ وا لە کەوری خۆت دەرچی پێت وایە خوا سبحانەوە تەعالا بۆ ینی ئەو هەموو گردونە ئەوان هەموو نامەنین خوا بۆ تۆی ناردوون تەماشای خۆت کە تەماشای خۆت وفي أنفسكم أفلا تبصرون تەماشای هەر ئەندامێکی خۆت بکەی هەمووی نامەی خوا بۆ تۆی ناردووە هەمووی نیعمەتە تۆ غەرقی نیعمەتەکانی خوای بۆ هەموو نیعمەتانە بۆ هەموو نامانە خوا نەناسی ئەگە نامێکیشی بۆ ناربای دەبێتەوە شەیطانێک ناردوێتی ئەوە مەخلوقێکی دیکە ناردوێتیەوە فێڵیان لێ کردوون کڵایمان لەسەر ناوە بۆیە کوردەواری خۆمان دەڵێن ئەگەر تەشی ڕێز بێ بە کلچێکە رێژ دەڕێسێ کابراکە لە سەری بۆ ئیلحاد بخورێ هەر نکوڵی دەکا ئەگەر دەست بێ تاریکە شەو زۆرە بەڵام ئەگەر ئەوەی کەسێ لە خواناسی بگەڕێ بەڵگەکانی خواناسی زۆر و زەوەندن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مام سالی باپیر کە وڵامی پرسیارەکانی ژمارەی ئەڵقەی ژمارە 34 داینەوە سپاس دەکەین سپاس بۆ جەنابیشت و بۆ بینەران و بیسەرانی بەڕێزیش کە متابعەمان دەکەن و لە زۆر شوێن پێمان دەڵێن کە لەو بەرنامەیە بەهرەمەند دەبن خوا بە لوتف و کەڕەمی خۆی دڵ و دەروونمان وا لێ بکات ساغ و صاف بێ بۆ ئەوە کە یەکسەر حەق تێیدا جێگیر بێ و یەکسەر ناحەق ڕەفزکە ئەوە ئەگەر مرۆڤ زیاتر خۆی پاک و چاککە بە تەکید زیاتر لە حەق بەهرەمەند دەبێت لە چاکە بەهرەمەند دەبێت و زیاتر لە شەڕ و خراپە دوور دەبێت جارش کە سپاس دەکەین مامۆستا بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 34 تاکو بە یەکگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێت خواتان